دەم باش تەماشەوانی gelek hêja tewerîmê îro bi nav û nîşanên civîna çavarekirî ya Sibê ya navşêrovan Mustefa Rêxerê giştî tevgera Goran û Celal Talabanî ser Kumarê Iraqê û egerên wê wekû îro hat balavkirin ku bêguman li nîvroya îro jî ki wekû nûçeyê lezgîn lê nartî dabazî ku Sibê biryarên Celal Talabanî ser Kumarê Iraqê hele heman demda sekreterê giştî yêketiyê de û nêvşêrovan Mustefa Rêxerê giştî tevgera Goran wê hevdû bibînin. Tewerîmê îro jî kî behsê vêyekê dike bêguman Azad Cundiyanî wekû berdevkê fermiyê Mekteba Siyasî Yeketiya Niştimaniya Kurdistanê jî daronkirineke da li ser peycê taybetê xwe lê Facebookê belav kiriye û radgehîne biryar wehayê dina bera her du aliyan civîneke siyasî ya siyasî ya hevbeş bête encamdan weke çawa ew çanda jî ron kir ku hejmareke hevalan yê Mekteba Siyasî Yeketiye jî lê civînê de bajdar bin. Belê berezan kobûnawî çawarvankirawekî Sibeyînê Talabanî û Navşêrwan û Egerekanî ئەمڕۆ وەکو بڕیار هەدەم وەکو زانرا لە میدیاکاندا کە سبەینێ ناوشێرا مستەفا جەلال تاڵابانی کووە بنەوە کە بێگومان دوای سەرەتای 2009 تا ئێستا ئەم دوو سەرکردە لە هەرێمی کوردستان یەکتریان نەبینیوە پێ چوونی جەلال تاڵابانی وەکو عیلاج بۆ ئەڵمانیا چەند جار پەیوەندی تێلەفۆنی لەگەڵ ناوشێرا مستەفا پێکەوە ئەنجام درراوە کۆبوونەوەی سبەینێ ناوشێرا مستەفا و جەلال تاڵابانی کو بێگومان ناوشێراوان مستەفا لە 2006ەوە بە یەکجاری لە یەکێتی نیشتیمانی کوردستان جیابووە دواتر کۆمپانیای وشە دامەزراند لە مانگی چاری 2009 بزوونەوەی گۆران دامەزراند لە هەڵبژاردنەکانی 25 هەفتی 2009 وەکو بزوونەوەی گۆران وەکو لیستی گۆران بەشداری هەڵبژاردنەکاندان کرد بێگومان لەو کاتەوە تا ئێستا وەکو بەهێزترین لایەنی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان کە خاوەن 25 کورسیە لە پەرلەمانی کوردستان دەرکەوت لەو کاتەوە تا ئێستا گرژی و ئاڵۆزیەکان و یەک دوورکەوتنەوە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و بزوونەوەی گۆران بێگومان وەکو چاودێرانی سیاسی ئاڵێن تێک چوە بەڵام لەم ئەخیرا باسەوەی کرد کە لە نزیکبوونێ لە بینی ئەم دوو لایەنە هەیە بە تایبەتی کۆبوونەوەی لووتکەی دوێنێ سەرکردەی ئەم هەردوو لایەنە و بۆچوونی ئێوەی بەڕێستە سەرەمە بەڵێ یەکەم پەیوەندیشی زێباری لاکرێ بەڵێ باشتر کاک زێباری دەنگێتە باش نایەتە من دەنگێتە ئەگەر جێخۆ بگۆڕین زەم شەبێکە تەمام نییە دەنگێتە باش نایەت کەرمکە بله راستی سوارت تواری ایوات انکار کار بله بله والله راستی انجی عسکرین نوشیران بیتن سر بیتن حقیقتی بیتن بس مرد بیتن بو مصلحت کرده بیتن بو باشی کرده بیتن افسر کردین مید کردان ابو ما کرده بیتن سواران کردان بیتن بو کرده نیش بکنه که برنچو اکی بیتن کیف و دجمنی بخوبین هم عسکرین بمصلحت خو کرده بیتن چوب برما کرده بیتن مد بچیتن اول چوب ببیتن شغالی ما خود هم بکن شغال ببینه دشمنی کیف ترکی خو بینین کیف عرب خو بینین کیف شیعه خو بینین هم اصلا کن بلوکو بین بله کاک زیباری بله سپاس پەیوەندیاتە عباس لە هەریرەوە بەڵێ کاکە دەستخۆشی و بەنامەجوانتان دەکەم سپاس لەسەر تەوەرەکەتان بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە کە بەڕێز نێشێرۆن مستەفا و بەڕێز جەلال تاڵابانی کۆبوونەوەیەوە هیوادارین هەموو سەرکردەکان دەست لە ناو دەستی یەک بنێن و کۆبنەوە هیوادارین هەموو کۆبوونەوە سوودی هەبێتن سوودێکی ئەرێنی هەبێ ئەوەی کەمیان دووەمیان لەسەر تەوەری سێر من قسە یەکەم لەسەر بەڵێکە بە کورتی فەرمێری بازاری هەولێر بەڵێ بەڕاستی من احترام بۆ لیژنەیە ناکەم یعنی کە بڵێن ئەسڵەن لە قەزا و نەحیەکان ئەو لیژنەیە هەربوونی نییە گوایە کە دەڵێن ئەوە سەیتەرەی کردووە لە سەبازار هیچ ئەو شتانەوانیە وەڵڵا ئێستا بڕۆ لە قەزا و نەحیەکان یان ئەوەتە فرامۆشیان کردووە یان ئەوەتە ئێمە کەس ناژی یانی هەر بەڕاستی شتێکی وانییە کە لە قەزا و ناحیەکان بڵێ من لیژنەی چاودێریم هەر کەس بە کەیفی خۆی بازارێکی داناوە هەر کەس بە کەیفی خۆی بەڵێ کاک عەباس هیوادارین لایەنە پەیوەندەرەکان گیان لە سەرنجی تو بێ بەڕێزان پێمان باشە لەسەر ناوەڕۆکی تەوارەکە بێگومان ئێستاش وەکو ئێوە لەسەر شەشە بینن تەوەری ئێمە لەسەر ئەوەیە لەسەر کۆبوونەوەی چاوەڕوانکراوەی سبەینێ ناوشێرا مستەفا ڕێکخەری گشتی بزوونەوەی گۆران و جەلال تاڵابانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە تایبەتی لە ئێستادا ئەم دوو هێزە
کە کاتێکی زۆر بۆ چەند ساڵ بۆ گەرژی و ئاڵوزیە لە نێوان پەیوەندی ئەم دوو هێزە هەبووە بێگومان ئێستا شتێک نزیک بوونەوە هەیە لە کاتێکە کە وەکو چاودێرەکانی ڕەوشەکەڵێن ئێستا لێک دوورکەوتنەوە لە بینی عیلاقاتی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوونەوەی گۆڕان هەیە. ئایا ئەم کۆبوونەوەی ئەجندایەکە ئەم کۆبوونەوەی لە ئێستادا بۆچی وەکو وتەبێژی مەکتەبی سیاسیالێک کە کۆبوونەوەیەکی تەشریفاتی بە خێراتنەوەی جەڵاو تاڵەبە نییە بۆ وڵات بەڵکو کۆبوونەوەیەکی سیاسیە. بەڵێ عبا سۆران لە شاری سلێمانیەوە کای سۆران فەرموو. باشی برا سەرچاوم دەست خۆش بۆ بەرنامەکەت. پێشەکی من پێم وایە یعنی و کۆبوونەوە بڵێ بەخێرهێنان و کۆمەڵێ یعنی ئەحوالپرسینە بەس ئەجەندایەکی سیاسیشی لە پشتەوەی کاگە کارسی ئەوەی بەڕێز کاک نەوشیروان یعنی بەڕاستی یعنی پەیامێکی گرنگی پێ بۆ هەموو سەرکردەکانی کورد بە تایبەت بۆ بەڕێز مامجەلال کە کەسایەتێکی ناسراوە کە بەڕێز مامجەلالی ئەزانێ کە گۆڕان هێزێکی یەکەمە هێزێکە یعنی بەڕاستی حسابۆکراوە لە دەرەوە و لە ناوەی هەرێمی کوردستان. ئەم پەیامەی کاک نەوشیروانیش بەجددی هەر ئەوەیە ئەڵێ ئەو قەیرانە قورسەی کە لە هەرێمی کوردستانە لە عێراقا نییە. پەیامی ئەوەش ئەنێرێ بۆ بەڕێز مامجەلال کە گوایە کە بەرپرسانی پارتی ئەونەیان خۆیان لە کێشەکانی ناوچەی و کێشەی خاگە دزنەوە یعنی پیان وایە چارەسەر پیان چارەسەر ناکە ئەوەی کە قەیرانی داهاتەیە ئەزانن کە توخنی کێشە ناوچە لە کۆکەکان کەون ئەوە دڵنیان لەوەی کە قەیرانێکی قورس و دووزە بێت. کاک سۆران بەڵێ بەهەرحاڵ سوپاس بە سەرنجی تۆش گۆڕان لە شاری سلێمانی. بەڵێ ئەم کاتەوە باش هەموو کاتێکت خۆشی بەرنامەکە و لێەکەم زۆر سوپاس. ئەستاخەم تەوەرەکە بەکراوەیە یان تەوەرەکەم بەکراوی نییە وەکو تۆ بینیمەش قسە لەسەرەکەین تەوەری ئێمە لەسەر کۆبوونەوەی چاوەڕانکراوەی سبەینێ مامجەلال و نەوشیروان مستەفایە. وەڵی من بە بۆچوونی خۆم چوون بۆ لایگان ما بەڕێز تاڵەبانی کاک نەوشیروان باش نییە لەبەر ئەوەی شتەکانی گۆڕان جێبەجێ ناکرێت شتێک خاز وەک گەنجان هیچ شتێک هیچ بۆ گەنجان ناکرێت لەبەرەوەی ئەوان ناتوانن پێک بێن بە هیچ شێوەیەک ناتوانن پێک بێن وەک مەعارەز و دەرفەڵات ناتوان بە هیچ جۆرێک پێک بێن نەک ئەو دانیشتنە چەنا دانیشتنی کەش کراوە لەسەر ئەو بابەتە لەسەر بۆ نمونە شتی مەعارەزە هیچ شتێک جێبەجێ ناکرێت بە هیچ جۆرێک جێبەجێ ناکرێت داواکارەکانیان بۆ جێبەجێ ناکەن. من وە خۆم وەک گەنجێکی شاری سلێمانی من وە خۆم پێم باشە کاک نەوشیروان سەردانی نەکات چکە لەبەر ئەوەی هیچ ناگەنە ئامانجێک. بەڵێ بەڵێ سپاس بە سەرنجی تۆش سالم لە شاری سلێمانیەوە. بەڵێ کاک سالم ئەم کاتەوە باش بڵێم هەموو کاتێکت. وەڵی من ئەم کۆبوونەوەی بە هیچ نازانم لەبەرەوەی هیچ ئەمەلێکی تیا نبینم دوایەوەش چونکە من 42 ساڵ تەمەنمە معقولە تا ئێستا لەم کوردستانەیە کرێت خۆش و ماڵی باوکیشم کرێتی بم ئیتر چه ئەمەلێکم بە کورد و بە سەرکردەکانی کوردیژە یعنی چه ئاواتێک و چه هینێکیان بۆیە مێناوەتە بەرهەم هیچ شتێکیان لێ نابین و هیچ شتێکی لەم کۆبوونەوەیە ئیسtifادەیەکی نییە بۆ هیچ کوردێک. بەڵێ سپاس بە سەرنجەتەش زەردەش لە دووەکی کایەکی زەردەشت کەرم کە دەم باش باشتر خودێ بەڵێ هەر کۆمبینەکە بیت سەرنجا خۆدا کە بنجێ خۆدا بەس نەوەکی کۆمبینە پێش ئێستا ئەدا هەزارە کۆمبین کران هیچ ئەنجامێک بەرجەوان گەلێ کوردستانە دەجێ دەرنەکەکیان دیار سیاسی بنەڕەتی پێوە بێتە دیارکردن کە ئایا چ بۆی ملەتی بێتەکە نە کۆمبین کە لایەن دەبکردنە خوارێ ئەو بیشت ئەز حیلەر دیکەم ئەو بیشت ئەز حیلەر دیکەم هەرەکی پێش ئێستا بیتن هەکو بنا مشترك حكومات الدولة إيكو دليش ده كان أغلى يدا برعيا من تشتكي باشا يا حكومتك بيتا ضمن بنا راتي يا كود ديجنيا يا صاي دا كو ملك تفرغت شتان يعني بدينا دا حكومتنا نيا وصايا قالوا لا خير حكوماتي والله حتى بريخدها من حتى تعينك العرضك التلفوني نبي تعينه بي والله بيجن أفاف حكومات الأنجامي هالبجاتنا نبي سرطان أيضا بەڵێ سپاس بە سەرنجاتە سەرتیب لە چەمچەماڵەوە سەرچاوم کایەک سەرتیب قوربان تەوەرەکەمان لەسەر کۆبوونەوەی بەڕێز نەوشیروان مستەفا و هەڤاڵی بەڕێز مامجەلالە ئینشاءڵڵا سبەینێ وەکو چاودێرەکان و وەکو بەرپرسەکانی خۆیان ئاڵێن بەڵێ هەر سەرکردەیەکی کورد هەر بەرپرسێکی کورد هەر لێپرسراوێکی کورد هەر حاکمێکی کورد ئەگەر هەر بە مسئولێتی کورد و یەکڕیزی ناوماڵی کورد بکاو بەتەنگ شەرەف و ناموسی میلەتی کوردەوە بێ و ئەم هەلەی لە دەست نەجێ پێویستە هەمومان بەدەسەڵات و معارەزەوە
خۆمان ڕێخەین یەکدەن و یەک ختاب و یەک قسە و یەک هەڵوێست و یەک سەنگەت لە پێناوی پاراستنی ناسنامەی نەتەوەی کورد و شەرەف و ناموس و میلەتی کورد نەک دیفاعکردن لەسەر دەسەڵات و کورسی و پایە و دۆلار و امتیازاتی شەخسی. هیوادارم کۆبوونەوەکان سەرکەوتوو بێ لە پێناوی کێشەی کورد و عیزەتی کورد نەک لە پێناوی دابەشکردنی دەسەڵات و کورسی و داهات و یالایەک من بە یەکجاری مەکتەبی سیاسیم ئەوێ و ئەبێتەوە بە دەرەوە بی. هەر سەرکردەیەک وەکو ماندێلا وەکو غاندی وەکو کەمال ئەتەتورک کە بێوێ ئەمنی قەومی میلەتی کورد بپارێزێ و شەرەفی کوردی بەلاوە عیزەت بێ و جارێکی در شەرواڵی ژنی کورد هەڵنەوازێتەوە پێویستە هەمومان ناوماڵی خۆمان ڕێخەین و یەکدەم و یەک ختاب لە پێناوی چارەنووسی میلەتی کورد و بۆ ئەوەی ئەم هەلو ئەم ئەرزوانەمان لە دەست نەچێ. ئەو کەسە ئێستا لە ئاسی بەرپرسیارەتی نەبێ و هەڵوێستی نەبێ من بە خائین و دوژمنی دادەم بەرامبەر. بەڵێ سپاس بۆ پەیوەندیاتە غەریب لە دهۆکێت گەلمەیە. کاک غەریب کەرەمکە ئەگەر تەلەڤیزیۆنەخواکێم کەی ji bo ku baştir maaştaya bî kerem ke. زۆر سپاس بۆ هەوا و سپاس بۆ بیتەواری ڕاستی تەوەرەگێ جانە و من دەبێتم بێژم کو جۆرە کولبینە بلا کەسێ گەهیبینە بێت چونکی چ جارێکی نای نەگرن بەلکە جارێکی دووە و حتا تێ کودت گەهن و ئەس داخوازش هەنی سەرکردێت کورد کەم یک هەڵویست بن بەرامبەر کێشێت نەتەوا کوردی و هەنی تشتێت نەتەوا کورد گرنگتر دانش مەسلحەتا خۆیا حەزبی و زۆر سپاس بۆ تەوەرەوە و تەوەرەگێ جانە و هەمی یک هەڵویست بن گەل فەرز بارزانی ji bo hindê ku kêşet Kurda bêne çareserkirin digel hikûmeta federal. Bale, spas. Bawkî Dunya li Şarî Silêmanî. Bawkî Dunya fermû. Em katew baz Barecan em spasan em. Zor spas. Bale. Berastî kake hezekem ştekê pêtan bilim nazanim. Hezekem kanalî NRT wa hezekem li ser rêwekê xwe xerîke la aya yani besim وەکو بێلانیەکێت لە چ ڕوویەکەوە حەزەکە مادام تو هەستت پێ کردووە ئەوە پێمان بڵێ بۆ یەکەروا بێ مەڕاست بکەینەوە. زۆر باشە بەڵێ بەڕێدا من حەزەکەم بۆی بڵاوکردنیا خۆم ناسان بەڕێدا من ئەو کەسە بووم کە لەوە پێش من سەرایی بووم پێوەتی هەر لە بیداتەوە دەنگی تۆ توزێک ئەم ناسی بەڵام خۆش تەئکید لەوە کردەوە کاکێ من ئەو چییە کە وەکواڵی بێلانی خۆتان لەدەستدەن لەبەرەوە ئێمە کەناڵێکی بێلانین هەزەکەنێکی مکاسێ هەموو ئینسانی هەڵاکە بەوەی هەڵێکی خۆمان ڕاستکەینەوە. بەڕێزیان من لە ستاقڕێز و خۆشەویستیم هەیە بۆ کەناڵەکەتان لەوە پێش پەیوەندیی زۆرم ئەکرد و ئێساس حەزەکەم پەیوەندی بکەمەوە بە حوکمیەوەی تۆ حەزەکەم باسی لەبەرەوە کاتمان زۆر کەمە کاک هێمنەکرد باسی ئەوە یەکەی کە تۆ لەسەر چا سەسی ڕەخنەتەیە بەس ئەوەیە لەبەرەوە کاتمان زۆر کەمە تکایە. بەڵێ بەڕێز کاک دایم چۆن بوو من تەنها ڕەخنەکەم لەسەرەوە بوو ماوەی پەیوەندیمە کرد پەیوەندیەکەم وەرە ناگیرم هیوادارم ڕۆژانە پەیوەندی بکەمەوە من ئەگە کەناڵەکەیان من پەیوەندی ناکەم. کاکێ من ڕەخنەکەی تۆ عسلەن ئەم بەرنمەیە زۆر جار وتمانە ئەم بەرنمەیە لە پێنا ئەوە دروست بۆ کە ئێوە پەیوەندی بکەن ئەگەر ئێوە پەیوەندی نەکەن ئەگە خەڵک پەیوەندی نەکەن بەرنمە عسلەن نابێ بەڕێوە ناچێت اعتیمادی سەرەکی 100% بەرنمەیە لەسەر پەیوەندی خەڵکە پەیوەندی بەڕێزانی وەکو تویە ئەوە لەوانە کێشەی تەکنیکی بێت تەضەخم لەسەر خەتەکانی ئێمە بیچ کێشێکی ترنیە و ئێمە لە خزمەتدان بینەرێکی زۆر خۆشەویستی ئێمەشی هێمن سەراوی ئەنکو باوکی دنیا لە سلێمانی سوپاس بۆ بەڕێستان حسێن لە شاری سلێمانی کاک حسێن فەرموو. کاک حسێن ئەلو براگانم کاتەوە بان هەموو کاتێکی بەڕێستان فەرموو. ئەلو بەڵێ کاک حسێن جێم لێتە فەرموو. بەنامە جوانە لێەکەم زۆر سوپاس. کاک حسێن جێم لێتە فەرموو. بەڵێ براگان سەبارەتم کۆبوونەوە بەڕاستی منیش ئەمەلێکم پێ نییە. لەسەر چی بوو؟ وەڵا ئێوەی نەگەم کۆبوونە چەندان کۆبوونە تریش کە تەنها لە بەرژەوەندی خۆیانە و لەم بەینا تەنها فەقیر ڕۆژا بەڕاستی هیچ ساوێکیان بۆ ناکرێت. بەڵێ سوپاس بۆ تۆش ڕێبین لە دهۆکێ. کاک ڕێبین کەرەمکە. کاک ڕێبین ئەلۆ بەڵێ کاک ڕێبین کەرەمکە. دام باش برا باشتر بووتە
ئەگە تێلەڤزیۆنە خۆی کێم کەی ji بۆ پرسگەرێکên تەکنیکی چێنەبن باغ بە برا دەستخوشی بەنامێتت بکەن زۆر سپاس کێکێ من ئەسنزانم ئەvە خەلکێنە باژێرە دووکی و سلێمانی و هەولێرە هەمیت ماینە پندێ ماینە إسرائيل جمال جلال وجناب السروكي وجناب نوشيرون تهكا أموي أبي تشتي بيني بوان هاتي مرو بطني موشيترنينا أنا جانا أقوبس عدمان جلال هو سروك بارزاني هو فلان كسر بس كاك ريبين أفرسي بله أفرسي سركرده جيب دنگي في خلقي بين أفرسي سركردين أساسي الكردستاني بديت ناتا تاچان گرنگه جادا كردستاني جي رايحا چمكو جادا كردستاني خلقي ذكرنا سركرده دنگين خلقي بإرادة خلقي تاچان گرنگه جی جادا کردستانی جی سرنجا خواه بیلی سر روشه گلو جبر کو جادا کردستانی سبب بویا بسر کرده افقاقشات تکیرم میگم که سمام جلال و سرزانی و نوشیران مصطفى نجل هنده نه وقتی نا گنجید بو ملتی کرد اف کومبینه چند گرنگم دید ناته بله اف کومبینه چند گرنگن هبن ان بالعکس اكيد گرنگی خود جلک قشهی بس نبو الشخص وكمال جاده با قابنه بتن هزر بکن تند خودی بیچه رای در کبید رای باش بو ملتی بید ملت سوی تشتی پنگاوید باش پاوشی نمله سوی تشتی پاوشید مامجران نوشیرانو مسعود بارزانیو اما سکی جلک خلطه بو بگاف که بو بی ملتی بگاف همی کرد باله کاک ربین دوی که بارزان آله پیویسناکا جاده کردستانی خلق به شویک باسی هم هرسی سرکرده بکن طالبانی و بارزانی ناوشێڕان مستەفا ئایا فعلا وایە کە پێویستە جادی کوردستانی خەڵکی کوردستان بێدەنگ بن لەسەرەوە کە ئەوانچەیەکەن چی نەتیجەیە بەس ئەوان چاوەڕێ نەتیجە بکەن ئان گرنگە ئەمانەش ڕێی خۆیان هەبێ کە بێگومان ئەم سێ سەرکردەی سێ حەزبی دیارە لە کوردستان ئەم سێ حەزبەش بە دەنگی خەڵکەوە لە چارچەوەی هەڵبژارتنە زۆرینە هێنی دەنگێکی هەرێکیان بە 100,000 دەنگیان هێنا و بوونە سەرکردە تا چەند گەنە گێڕایی جادی کوردستانیش لە بەرچاو بگرێت ئەم پێچەوانەوە کو کاک رەبیناڵێ باوکی لاوانت لە کۆیە بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت دەخۆشیان بەنامە لەکەم زۆر سپاس بەڕای من کۆبنەوەی بەڕێز مامجەلال و کاک نەوشیروان استراتیجەتی کورد دەستنیشان دەکە بەیانی چونکە دوو سەرکردەی دووربینن دوو سەرکردن بۆ خەباتی میلەتی کورد هەوڵیان داوە ئەوان دەزانن چۆن لە چ کاتێک و لە چ ساتێکدا کۆبوونەکەن و بۆ بەرژەوەندی میلەتی کورد من کۆبنەوەی بەیانی بە کۆبنەوەیەکی استراتیژی داهانێم دەستخۆشیان یەکەم پیرۆزبایی لە کورد دەکەم بۆ ئەم کۆبنەوەیە زۆر سپاس هەنار لە شەقڵاوە هەنار خەم فەرموو ئێوارە باشەکەکار باشتر بۆ بەڕێز زۆر سپاس دەستخۆشتانی دەکەم و ڕێزم بۆ کەناڵی ئینئاپێ سپاس ئێتەوەرەکەتان جوانم بەڕاستی من وەکو کەسێک تا ڕادێک کەس بینە بەڵام لە هەمان کەسدا خاڵێکی لاوات هەیە لێرانە بۆ نمونە کە چەند مانگێک بێت ئێستا کە خۆتان بینیتان هەموو خەڵکی کوردستانی بینی کە کاتێک پەیوەندەکانی ناو بچنەوەی گۆڕان و یەکێتی ئاڵۆز بوو ئەو بۆ هەستان و شەرم مستەفا لەگەڵ سەرۆک بارزانی کۆبووە بەڵام ئێستاوە پێچەوانە بۆتەوە ئێستا وەکو دەمەوە وەکو شتێک کە تێبینی بکەن لەگەڵ تاڵەبانی کۆ دەبێتەوە بەڵام هەمان کاتێکدا من زۆر خۆشحاڵم ینی پێت وایە ئەم کۆبوونەوە و چاودێرەکانیش ئەیانوت پێشترنی شیروان بارزانی وەکو جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان چۆک و سەرۆکی حکوومەت لەگەڵ محەممەد فەرەج ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبووتەوە بێگومان زۆر چاودێران ئەڵێن لێک نزیکبوونەوەی پارتی و ئەو یەکگرتوو لەسەرەوەیە کە ئێستا هەوڵ لە یەک نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕانەرێ پێت وایە مەبەست تەحالفاتی سیاسیە بۆ پاراستنی بەرژەوەندی سیاسی ئەم کۆبوونەوە لەسەر ئەساسێکە بۆ خزمەتکردنی بەرژەوەندی باڵەکانی ئەم گەلە يعني بۆ خۆیانە بۆ سیاسەکەیانەوە بۆ بەرژەوەندی خەڵکانی کوردستان بەڕاستی من هیوادارم لە پاش ئەم کۆبوونەوانە چەندین کۆبوونەوەی تر بەڕێوە بکرێت لە نێوان هەر پێنج سەرکردەکانی کوردستان ئیتر با پێکەوە بین دەست لەناو دەست بۆ ئایندێکی گەشت و سەر بۆ خۆی کوردستان بەڵێ سپاس باوکی ڕێکار لە عاربەت بەڵێ کاتە باش هەموو کاتێکی بەڕێستان بژی سپاس دەکەم برای بەڕێزم ئێمە سەرکردەمان نییە ئێمە کۆمەڵە جانبازمان هەیە معاملە بە میلەتی کوردەوەکەن لەو پەڕی ئیسلامیمانەتەوە پەڕی علمانیمان هیچ سەرکردە نین هەمویان جانبازێکن بە میلەتی کوردەوە معاملەکەن نەک بۆ نەتەوەی هەوڵبەنیان شتێک ئەگەر بۆ نەتەوەی هەوڵبەن شتێکی ترە بەڵام ئەگەر وایە باوکی ڕێکار ئەگەر وایە کە بە پێ ئیستیحقاقاتی هەڵبژارنەکان ئەمانە هەرێکیان دەنگێکی زۆری خەڵکی کوردستان بەدەستێنەوە بۆ خەڵی دەنگیان بوودەوە کە وەکو توالی ڕەوشەکەوا بێ
باوکی ڕێکار دیارە لەسەر نەماوە دووسکی لە دهۆکێ کاک دووسکی کەرمکە ئێوار باش کاکەکە باشتر بووتە ئەس خۆ دینم هەگە بوو سەردانا شخصی بیت وەکو مام جەلال شکاستەخانەیی ئەوە تشتێکی زۆر عادیە لێ بەر وتەبێژی یەکەتیت بێژتن کۆمبوونەکە سیاسیە جڤینەکە سیاسیە بەڵێ بەساکە سیاسینە بیتە زۆر عادیە چونکە ئەم هەمی دوماهیکێ ئەم هەمی کورد خیشک و برادێکین و چه فەرقی نابینەکە سێدانین ئەم هەمی کوردین فەخر و شانازی خۆ هەمی یاد دەین بەساکە بۆ مەساڵەحەت سیاسی بیتن بەرژەوەندیەت سیاسی یاشمە و ئەف تشتە نەیە درستە و هەر ڕۆژی ئەم بینی نکەتی نیشتیمانی گۆڕانێ ڤەت کەچیت هێویدارین گۆڕانجی نەچیتە لایەکەتی ڤەت چونکە گاوا چۆ ڕێیا من دێمتمانە خۆش دەست دەد عالەمێکی خەڵکێکی باوەری پێ نامینیت چونکە گۆڕانی سیستەمێکی هەی و یەکەتی نیشتیمانی سەر سیستەمێکی دیە چیت هەتانێکە چ گۆڕین نەکەتینە ناف ئێکەتیێدا هێویدارین گۆڕان وێ پێشچاو وەرگیری چونکە دێ گەلک جاماوەری خۆ دەست دەد ڕێیا من سەرکەفتن بۆ هەر لایەکی بەڵێ سوپاس بۆ سەرنجاتەژێکی بیلال لە شاری سلێمانیەوە کاک بیلال فەرموو بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت وڵا بەڕێی من ئەم کۆبنەوەی بەڕێز مامجەلال و نۆشینا مستەفا بە کۆبنەوەیەکی استراتیژی زۆر گرنگی وەست بەکەم میواندارم کە هەموو گەلی کورد هەموو لایەنە سیاسیەکەم با بڵێین ئەم کۆبوونەوانە زیاتر و زۆرتر کەن چونکە ناوچەکە وا ئیجابەکە هەلومەرجی ئەم ناوچەی ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە وا ئیجابەکە کە کۆبوونەوەکان زیاد بێ لەناو هەرێمی کوردستانە ئەو لایەنە سیاسیانەی کە هەن بە ئۆپۆزیسیۆن و بە ئەو کەسانی کە حکومەتیشان دەدەستە کە بە ڕوونی دیارە یەکێتی و پارتین چونکە ئێستا ناوەند لە بەغداد سەنگەشێکی تێکەوتووە ئاڵۆزێکی تێکەوتووە بەرامبەر بە هەرێمی کوردستان شتێکی ئیجابی شەکە ئەمانە کۆبنەوە هەچەنە مەسەلەن وەکو نەشیان مستەفا گریسی گۆڕان و ئەمان لە ناو حکومەتان بەڕێز مامجەلال ئەمە شتێکی ئاساییە هیوادارشم یعنی سەرۆشی هەرێمی بگەڕێتەوانێ هەمویان بێکو کۆبنەوانێت چارەسەرێ بدۆزنەوانێ بۆ هەرێمی کوردستان و چیتر ژیانی خەڵک لە نەو وەقتی ئێستا دیاتی باشتر و باشتر بێت بۆ هەرێمی کوردستان بەڵێ سوپاس ڕۆژات لە سۆرانەوە بڵێ ئەم کاتت باش کاکەکار هەموو دەمێنتە کاک ڕۆژات کەرەمکە من پێم وایە ئەم کۆبوونەوەی نۆشیروان و جەلال تالەبانی لەوە خۆیەکرێکە پەیوەندی پارتی دیموکراتی کوردستان و یەکەتی ئیسلامی بەرەو باشتر ئەچێت بۆ وەڵامدانەوەی ئەم پەیوەندی نێوان یەکگرتو پارتی دیموکراتی کوردستانش بزودنەوەی گۆڕان و یەکەتی دەیانەیە بەم کۆبوونەوەی پیشانی پارتی بدەن کە پەیوەندیەکانی ئەوانش بەرەو باشتر ئەچێت بەڵام پرسیار لێرە ئەمەیە ئایا بزودنەوەی گۆڕان کە هەموو کات باسی ئەماکات کۆبوونەوەکان لەسەر مێزی گفتوگۆ تەنها کات بەسەربردنە یعنی لێرەدا کاتێک لەگەڵ یەکەتی نیشتیمانی کوردستان کۆ ئەبێتەوە ئەمەش تەنها بووک یعنی کات بەسەربردننیە ئەم کۆبوونەوانەی کە لەسەر مێزی گفتوگۆ ئەگەر لەسەر ئەم مێزی گفتوگۆ ئەم کۆبوونەوانەیە بۆ بەکات بەسەربردننیە بۆچی گۆڕان ئامادە نییە بەشداری کۆبوونەوەی لایەنەکانی سیاسی کوردستان بکات بەڵام ئامادەیە بۆ بەرژەوەندی خۆی بەشداری کۆبوونەوەی لایەنێکی سیاسی بکات بەڵێ سپاس بۆ سەرنجاتەژی چڕۆ لە شاری سلێمانی بڵێ ئێوارە و باش کاکەکار باشتر بۆ بەڕێستان فەرموو دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم تەوەرەکەت زۆر جوانە خۆشحاڵم بە کۆبوونەوەی هەردوو سەرکردا بەڕێز جەلال تاڵەبانی و کاک نەوشیروان بەڵام لە ڕێی کەناڵەکەشتانەوە دلێکم لە کاک نەوشیروان هەیە لە سەرەتا ئەیزانی کە ڕێگەی دانوستان و گفتوگۆ هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان ئەوە لە سەرەتایە هەر ئەو ڕێگەی گرتە بەر نەهێشتایە کە حەڤەی شوبات و هاوشەوەی ڕووداوەکانی بۆ نمونە شاری دهۆک و چەند شارێکی بڵێن هەرێمی کوردستان ڕوویدایە و کۆمەڵێک یعنی هاوڵاتی ببنە قوربانی ڕەحیە لە بینی هەردووکیانە
من بەڕێز مامدرا تاڵەبانی کاگەشیران وەکو باوکو کوڕێک لێک ئێمەوە چۆن باوکو کوڕێک لە ماڵێکان ئەگەر لێکیش عاجز بن هەر ئەخیرن ئەگەڕێنەوە بۆ لای چی بۆ لای یەکتی داوا لە هەردوو سەرکردەکەکەم بە ژیرانی خۆیان یعنی چاوێک بەوەسەی ئێستای کوردستاندا بخشێنەوە جارێکی تر ملمانی و شەڕ لە نێوان هیچ سەرکردەیەکدا ڕوونایەت و ڕۆڵەکانی کوردستانی ئێمە نەبن بە قوربانی لە پێناو ئوچیە ئەگەر بەڵێ چۆرۆخان سوپاس بەڕێزان بوو تا ئێستا کۆبوونەوە لە بینی سەرکردە کوردەکان بە تایبەتیا و حەزبانەیەکە کاریگەری لەسەر ساحەی کوردستانی هەنە بوو تا ئێستا نەبووتە دیاردە کۆبوونەوەی ئەوان کە کۆبوونەوەیکی ئاسایی بە هەموو سەرکردەکان پێکەوە کۆببنەوە جار بەجار دوو یان سەرکردەی دوو حەزب ئەویش کۆمەڵێک لێکدانەوەی جیاواز لەلایەن چاودێرەکانی ڕەوشەکە بوو بکرێت باوکی بیلال لە ڕانیەوە باوکی بیلال فەرموو باوکی بیلال نه باوکی دیدار هیدات دیدار باوکی دیدار لە ڕانیا بەڵێ دەست خۆش بۆ بەرنامەکە لە ڕاستی کۆبوونەوەی بەیانی زۆر تارەنووسازە لە دووڕەوە یەک تارەنووسی هەردووکیان بێکەوە بەسراوە ئەبێ بیر لە خۆیان بکەنەوە دوو تارەنووسی میلەتێکی پێوە بەسراوە بەڵێ یەک دەنگ و یەک ڕەنجی هەردووچیان یەک ئامانجی گەورەی بەشێکی زۆری خەڵکی کوردستان بەدیهێنی بەڵام ئەگەر بیر لە خۆیان نەکەنەوە ئەوە تارەنووسی ئێمە دەدێتە دەستخەدەر بۆیە هیوادارم بەیانی هەواڵی مشتە بدەن بە خەڵکی کوردستان ئەگەر بە یەک کۆبوونەوەش نەبێ بە دوو کۆبوونەوە بێ بە سێ کۆبوونەوە بێ با ڕزگارمان بکەن لە دوو دڵی ئەوەی زۆر گرنگە یەک ڕێگمان هەیە یەک ڕێک وەکو دارێکە یەک ڕەجی هەیە ئێمە یەک ڕێگمان هەیە یەک دەنگمان هەیە یەک ئەنداممان هەیە ئەندامانمان زۆر بیر بۆ چونیان لێک نزیکە واکو ئێمە باسی کێکێ باسی هەموو شارعی کوردستانان باسی دوو هێزەکەیەکی کاکێ باوکی دیدار نا من تەنها باسی گۆڕان و یەکێتی نیشتمانیەکەم بەڵێ ئێمە یەک دەنگمان هەیە یەک ڕەنگمان هەیە یەک ڕەگمان هەیە ئەندامانمان زۆر بیر بۆ چونیان لێک نزیکە بەڵێ خۆشحاڵم بەم سەردانی کابین و شیروان بۆ لای جەنابی مام جەلال هەردوو برای سەردەمی شاخن بەسە بەڵام کەواتە مادامەوە یەک ڕەنگ بوو تا ئێستا دوو سەرکردەتان هەیە دوو لایەنی جیاوازتان هەیە کە پەڕەنسی پۆست بەڵێ ئەوە بەڵێ ئەزانیەوە چۆنا خۆی ئەوان تا سەرکردەکان لێکیش دوور بن گەلک مشکلە نییە لەبەرەوەی بۆ چونمان لێک نزیکە یعنی ئەندامانی خوارەوەی یەشێتی گۆڕان زۆر لێک نزیکن ئەوە ئێستا قەنەعەتی ئەندامانی باڵای گۆڕان لەسەر ئەو مەسەلەیە تقریبا قەنەعەتیان لەسەر ئەو مەسەلەی هاتیە ئەندامانی سەرکردایەتی مەکتەبی سیاسیش ئەوە چاکەزانن کە هەردوو ئەندامانی خوارەوە بەڵێ باوکی دیدار بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت بەڕێزان پشتی بێنابڕێ لەسەر ئەمان تەوار ئەم دێ دووبارە سەڵا فێژان لەسەر پێیجی NRT لە تۆری کومەڵاتی سامی ئەحمەد ئەنووسێ تەنیا ڕوتینیاتە و هیچ نەتیجەیەکیش نابێ هەروەها ئەمیر سوارۆ دەلو ئاڵێ هیچ لە مەسەلەیەکە ناگۆڕێت بەو کۆبوونەوەیە هیچ ناگۆڕێت و تەنها فرێودانی خەڵکە هەروەها توانە سەید ئاڵێ کارێکی باشە بە هیوای لێک نزیک بوونەوەی ئەم دوو هێزە هەروەهاش کەمەند نەقشەبەندی شاڵێ ئەو کۆبوونەوە سەدان کۆبوونەوەی تر هیچ سوودێک بە من و بە تۆ ناگەێنێت هیوادارم یەک بگرێن وە کۆدوو برا بۆ خۆشکردنی گوزارانی خەڵک بەڵێ هێژان هەروەها ڕزگار معروفی شانووسێ من هیوادارم کە ناوشێڕان مستەفا نەکەوێتە داوی فێری وەکو خۆی ئەڵێ فێری تاڵەبانی خۆی بە دوور بگرێت و لە هاوپەیمانەتی دۆر بنەوە لەسەر هەمان تەوەر بەڕێزان شێروان لە کەرکووکەوە لە گەرمانە کاک شێروان فەرموو ئەم کاتت باش کاکە کار هەموو کاتێکی بەڕێزت دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم زۆر سپاس وەڵام من کاکە کار وەکو گۆڕان خوازێ یعنی وا بەخۆم وا تێگەیشتم یعنی زۆر پەشیمانم لەوەی بووم بە گۆڕان یعنی زۆر پەشیمانم بمزانێ قەت دەنگم بە گۆڕان نادا نەوشیروان مستەفاژ یعنی ئەگە بمزانێ هەر وەکو یەکێتیە و هەر یەکێتیە بووم نابووم بە گۆڕان بەڵام زۆر بەداخەوە چاوبەست لە خەڵکەکە و فێڵ لە خەڵکەکە بۆ هەموو خەڵکێک بۆ هەموو گۆڕانخوازێ ئاگاداریانەکەمەوە جاری کە بە فیکەی کەساڵ نەخەتێن بەس باوەڕیان بەخوا هەبێ باوەڕیان بە کەس نەبێ کەس ڕاست نییە نەوشیروان مستەفاش ڕاست نییە ڕاست ناکە ئەگەر ڕاستی بکردایە بە هیچ شێوەیە لەگەڵ جەناب تاڵەبانیە کۆ نابووە
ئەگەر ڕێزانی جەلال تاڵەبانی ڕاستە بۆ لێ جا بۆ ئێمە هەموو یەکێتی بووین بۆ نان بڕاومانی کرد بۆ دۆ بڕاومانی کرد بۆ ئەمانی لێ کرد ئێستاکە ینی چی داوە لە کۆبوونەوە لەگەڵیا معناها کابرایش بەرژەوەندی خۆیە لەگەڵ یەکێتی و پارتی هیچ فەرقی نییە و داوا لە میلەت شەکەم نەکرێتە دوای کاتی خۆی کە ئەو بوو بە گۆڕانی ئەمە گوتمان یەکێتی ڕاستە ئەوان کۆبوونەوە بێمە وتیان یەکێتی ڕاست نییە ئەمە گەندەڵەکانێتی ئەمە هەموو شتێکێتی هەموو کارە خراپەکان ئەخستە بەرچاو ئێمە بۆیە بووین بە گۆڕان بەڵام کاک شەوان پێت وایە دانیشەواتە ئێمە هیچ شتێکمان بۆ نەمایەوە تەنها سەرشۆڕی بۆ ئێمە مایەوە و تۆبە و سەد تۆبە کە من گۆڕان بووم و داواش لە هەموو گۆڕان خواز دەکەم جاریکە دەنگ بە نەوشیروان مستەفا بەڵام کاک شێروان زۆر سپاس دەکەم و مەمنون سپاس بۆ سەرنجی تۆ بەرحال محەممەد لە گەرمیانەوە کاک محەممەد فەرموو کاک محەممەد کاک محەممەد ئەکە جێت لە منە فەرموو لە خزمەتدا گارە لەسەر هێل نەماوە دۆسکی لە دهۆکی ئەزبارم بەڵێ بەڵێ کاک دۆسکی بەڵێ دەم باش باشتر پێشتر جار ناوێک دۆسکی بۆ ئەو تۆژی دۆسکی خۆشحاڵین کەرم کە پێشەگی زۆر زۆر خێرمان جەلال بکەم بەڵێ دەستخۆشی لە کۆبینا یا قەگنا شێروانمان جەلال بکەم انشاءالله کۆبینەکە سەرکەفتیە ئەها بەڵێ دەستخۆشیەکە زۆر لە هەمی سەرکردەیان کورد بکەم بەڵێ کاک دۆسکی سوپاس بۆ سەرنجاتە سیروان لە شاری سلێمانیەوە کاک سیروان فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت بەڕێزم زۆر خۆشحاڵ بەشداریم کرد و خۆشحاڵیشم بۆ کۆبوونەوەی بەڕێز کاک نەوشیروان و تاڵەبانی بەس یەک لێم لە بزوتنەوەی گۆڕان هەیە بەڵێ ڕام لەگەڵ ئەوەی کاک شیروان کە لە کەرکووک ئێستا پەیوەندیی کرد ڕاستەکە ئێمە هەموو بۆیە بووین بە بزوتنەوەی گۆڕان کە چاکسازی بکە و ئەم بزوتنەوەی گۆڕان بە هەموو توانای کە کورسێکی باش یەنا لە یەکەم دەنگانی دا 25 کورسیەنا زۆر زۆر سەرکەوتوو بوو ئێستا مادام کەوتەوە دانیشتن لەگەڵ مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی بڕوا بکە باڵانسەکەی بەرەو خراپیە ڕوا بەرەو باش بەڵام کاک سیروان لە ئێستای هەرێمی کوردستان ئەوش دو هێزی باڵادەستن لە هەرێمی کوردستان بێگومان هێزی تریش هەیە تا چەند گرنگە دیالۆگە بێ گوتوبێشە بێ لە یەکتێگەیشتنی نزیکە بێ زۆر جار جادە و زۆر جار چاودێرەکان گلەیەوە شەکەن کە ئەم سەرکردانە لەگەل یەکتر کۆدا بنەوە زێر بوونەوە لە یەکتر دوورەکەونەوە ئەمەش تاژان نەتیجە خراپ هەیە بەڕێیت و تا چەند گرنگە گوتوبێشە بێ دەنووساندن ئەم پێچەوانەوە کۆتواڵی چێتی و پارتی لەنەوە هەشوە تا ئێستا هەشتا کۆبوونەوەیان کردووە هەتا ئێستا دوو ئیداری بە هەردوو لایەنەوە دیارە ئەمە شەرعی لەن ئەوە وایە هیچ پێویست بە کۆبوونەوە ناکە لەگەڵیا بێ هاوڕێی کۆنێتی با نامێکی بۆ بنێرە با تەلەفۆنێکی بۆ بکە هیچ ئیزا بۆەوە ناکە بچێ سەردانی بکات زۆر زۆر سپاس بەڵێ سپاس پەیوەندیکەت هەرێم لە شارە زۆر بەڵێ بەڕێزم کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس بەڕای من بۆ چۆنی خۆمە یەکێتی و گۆڕان هەر یەکێکن جیابوونەوەیان هەر بۆ لێدانی پارتی بوو ئیسەش یەکبوونیان هەر بۆ لێدانی پارتی و من هەروایە بینم ئیتر یانی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت سپاس ئاشتی لە هەریر بڵێ کاکە کار و کاتت باش هەموو کاتێکت کاکار هیوادارمە کۆبوونەوە بەڵێ جێم لێتە کاک ئاشتی ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی فەرموو ئالۆ بەڵێ بەڵێ کاکە کار ئەنجامی باش شاڵێکی کۆبوونەوە چاوی بە ڕێزمام دەلال ماتەکەم بە خێرات نەچی گەرمی بە ڕێزمام دەلالەکەم هیوادارم کۆبوونەوە ئەلۆ کاک ئاشتی پێشتریش بە تۆمەتەوە بۆ هەموو بینەران ئەگەر دەنگی تەلەڤیزیۆن خەڵ خودتان کەسکە ناوکاتە پەیوەندیەکەن لەبەرەوە کێشەی تەکنیکی دروستە بێ پێمان باشە دەنگەوە زۆر بە باشی بگا دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە فەرموو چیتەوێ بڵێ لە خزمەتدان من هیوادارم ئەندا بەڵێ بەرحاڵ سپاس بۆ سەرنجی بەرزستان ئارام لە حاجیەوە کاک ئارام فەرموو باشی بە قوربانت بم زۆر سپاس بەڕێزی مەمنونم برا گەورەکەم ئەم بەعزێ خەڵک هەیە لەسەر جەلال تاڵەبانی و نەوشیروان مستەفا و بەڕێز کاک مەسعود هەڕات بەڵێ وەنیا جا خۆی یەک شت هەیە لە ناو کووردا سەپڵا بە یەک دەست لێ نادرێ
وایە ئەو پندێکی پێشینانە هەیە لە ناو کوردەواڵێن بەس نازانم تا چند لەسەر واقعی ئێستا گونجێ بەس پێڵە چۆنایە زۆر ڕێزم هەیە بۆ جەنابەت ڕێزم هەیە بۆ جەنابەت کورد زۆر عیبە بۆ کورد کە قسە بەسەرکردەیەک هەڵەیە کورد ئەوە نییە قسە بەسەرکردەیە بڵێ ئەگەر جەلال تاڵەبانی و مەسعود بەرزانی و نەوشیروان مستەفا نەبێ کورد ناتوانێت هایلابی بەڵام کاکاران پێت وایە سەرکردەژی کەسێک یاسین ئەوەندە مقدەس بێ کە هیچ کەسێک بوونیە ڕەخنە لێ بگرێ هەر باسیش بکە هەرچی بڵێ بڵێ و ئەو سەرکردەیەش ئەوە بێ کە بە دەنگی جادەی خەڵی کوردستانی بە دەنگی خەڵک بووتە سەرکردە هەنی پێت وایە ئەوەندە حەساس ئەوەندە ئەسکارە کەس باسی نەکەوە کوتواڵی باکەس باسی نەکە نە گوناحە گوناحە چونکە کابراک خۆمان هەڵی ئەبژێرین ئەگەر خۆمان هەڵمان بژار گوناحە زەمی بکەین وایە خۆمان میلەت هەڵەبژی خۆمان میلەتین خۆمان سەرکردەکان دروست ئەەکەین سەرکردە خۆی دروست ناکە ئەگەر ئێمە سەرکردەیەکمان دروست کرد ئێمە یەکەمجار پێشوی جەلال تاڵەبانی بچێتە بەخا خۆمان جەلال تاڵەبانیمان هەڵبژار بچێتە بەخا نابێ کورد باسی بکە یا خەڵک باسی نەوشیروان مستەفا ئەکا زۆر عیبە بۆ بەعض برادەر لەسەر تەلەڤیزیۆن باسی نەوشیروان مستەفا و جەلال تاڵەبانی بەڵێ کاکی ئارام بێگومان خەڵکی ئازادە سەرنجی خۆی چۆن نیشامدا هیواداری هەر کەسێکی ڕێزە سەرنجی بەرامبەرەکەی بگیرەوە زۆر باشە بێ لە بەرەوە بێگومان خەڵکی شازادە سەرنجی خۆ لە سەروازەکە چۆن دەرەبرێ بە شێوەیەک توش ئازاد بووی سەرنجی خۆ چۆن نیشاندا سوپاس بەختیار لە شاری سلێمانی ئەم کاتێ باش هەموو کاتێکت بەنیسەتەوە دەکەوت دەستخۆشی لێەکەم زۆر سپاس من وەکو گۆڵان خوازیەک بیستێنجی حەوت کە هەڵبژاردن کراوتم داواکارم لە خوای گەورە نەوشیروان مستەفا وەکو ئەم سەرکردانەی کەنەبێت ئەگەر ئێستا کۆبوونەوە کەوت سازش لەسەر ئەوە بکە کە لە 25 حەوت و خوێنی شەهیدانی شاری سلێمانی خۆش بێ ئەوە خەیاڵی خاوە ئەگەر ئەچێتە پاڵ سەرکردەکان وەکو ئەوان وایە ئەوە لە بەرچاوی میلەتە سەرکردەخای یەکشتە فەرقی ڕەش و سپی و ئەوە نییە هەموو دوژمنی کەلی کوردە کەواتە ئەویش خیانەتکارە وەکو سەرکردەکانی کە داوای لێ ئەەکەم داوای لێ ئەەکەم داوای لێ ئەەکەم دەستێ بشم خۆی لەو ڕاشاوای میلەت لەداتەوە نەچێتە پاڵێکێت و بە هیچ شێوەیەک کۆبوونەوە و سازش لەسەر میلەت نەکات چونکە غەڵەت ئەکات خۆی باش میلەت ناکات بە تایبەتی میلەتی سلێمانی چاک دەناسێت کە لە هیچ شتێک ناچێت ئەگەر ئێستا بێرە ڕێکەوتن کا لەسەر شەهیدانی حەزەی شوبات ئەیتمەنە چۆن لە ڕێ ڕێدەنگ من پێڕێ من ئێشەکەم لەسەر گۆڵان تعدید کراوم ئەوەشەم لێ کراوە لەوانەیە نەیرابم لەوانەیەشی رابم بە هیچ شێوەیەکی وا قبول ناکەم کە دەنگشم ماوە بە گۆڵان دەنگم ناوە بە نەوشیروان مستەفا نەوشیروان مستەفا شەخصێکە وەکو من سبەی میلەت دەتوانێت سەدها شەخصی وا دروست کات شێخ محمود دروست کرد خۆ ئەفریقا مەلا مستەفای دروست کرد خۆ ئەفریقا قاضی محەممەد بەڵێ کاکی بەختیار بەڵام ئەڵتەرناتیڤ چییە بۆ چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکانەوە لە یەکتر نزیک بوونە لایەنە سیاسیەکان و پێکەوە داڕشتنی ستراتیجی بۆ بەرەجەوەندی ئەم گەلە ئەی ئەڵتەرناتیڤ چییە پێکەوە کوا بنەوە وەکو توالەی ڕابزە کوبوونەوەکەی چی بکەن بەڕای تو چی بکەن کێشە درو ئەەکەن خۆیان دروستیان کردووە کێشە ئێمە پەرلەمانمان هەیە کە خۆیان بڕۆیان پێی نییە کۆبوونەوەی حیزبیەکە ناوی ئەنێن چی پارتیەکەتی پارتی لەگەڵ مالکی شەڕی بوو لەسەر چی دەکەوت ئەم کێشانە خۆیان دروستیەکەن چ میلەت تەواشاکەن هەر حیزبن حاج خۆیەوە کاتی هەڵبژاردن ئەگەر ڕاز دەکەن چێک و چی تەواوی هێنا بێنێت چێنە هێنا بە دوو حیزب پەیمانێکی ڕازگۆیانە دروستانە بەن بە میلەتەی خوان بەسە خیانەت لە میلەتەکەن بەسە قوتی خەڵک خۆن بەسە زی لە میلەتەکەن وەڵڵاهی دەیانێ ئێستا تەعریف پێ نییە تاکێ نەشیروان مستەفا یا مامتەیە یا مەسعودەکانی خۆی دایە بەسەر میلەتەوە بەڵێ کای بەختیار ئەمی فیعەونیان بۆ ناتێت فیعەون و قارونیش لە ناوەچن بەڵێ سوپاس کاکەلی کاک بەختیار ببوورە کاکەلی لە گەرمیانەوە بزانم کاک علی فەرموو هەموو کاتێکی جەنابەت طبعا کاکە کات دەستخۆش بۆ بەرنامەکە من وەکێک لە گۆڕانخوازان گۆڕانخوازێک لە کلارە بڵێن پەیوەندیەکەم و وەکێکم لە هەوادارە سەرکردەکانی بسوودنەوەی گۆڕان بەڵام بچوونی من بسوودنەوەی گۆڕان سلمانی کە وەکو جەلال تاڵەبانی و مەسعود بەرزانی هیچ حسێب بۆ ئەندام پەرلەمانەکانیان ناکەن لەبەرەوە پێشتر و ئەوە شتێک ڕوون بکەی چ جەلال تاڵەبانی چ مەسعود بەرزانی حسابیان بۆ ئەندام پەرلەمانەکانیان ناکرەوە نەوشیروان مستەفای سلمانیکەوە بە هیچ ئەندام پەرلەمانەکانیان بە هیچ جۆرێک باڵانسە لەناو بسوودنەوەکەیان حزبەکانیان نییە خۆ ئەگەر کۆبوونەوە لەسەر بارودۆخی هەرێمەکەن ناکە بە ئەندام پەرلەمان بیکا ئەوان بەدەنگی خەڵک ڕۆشت خۆوایە ئەمان سەرکردن بەڵێ سەرکردن ڕێزیانی لایە بە حکومەتزانەیە بەڵام ئێوە ئەندام پەرلەمانانە چی با بگیانمە ئێستا جەلال تاڵەبانی و
بەرزانی و نەوشیوان سەفا لێرە کۆبنەوە ناپەرلەمانەکان شتێکی بڵێ یەکێکی وەکو سۆزانی خاڵەشابی ئێستا شەو بێتە سەر شاشە بە هەزارها زودنەوەی گۆڕانەڵە یەکێک وەکو مەحموود سەنگاوی تایە گۆڕانخوات بردێ لە کەنارە بە ئارەزووی خۆی ئەزیەتەیە یاکە گیان ئەمە بۆ چوونی من بزودنەوەی گۆڕان سەلمان بێ هیچی لە یەکێتی و باتی کەمتر نییە پشگیری قسەکانی تاشیروانەکەم نەکرد بوو بەڕاستی زۆر حیب بۆ نەوشیوان مستەفا کاکالی ببورە ئەندەی مستەڵەحایە پێمان باشە بەکار نایەنرێت لەبەرەوە سەرنجی خۆتان نیشان بدەن بەڵام ئەو مستەڵەحانە چتە چارچۆی تەشیرەوە گەر بە شێوەیەکی تر سەرنجی خۆتان نیشان بدەن ئێوە ئازادن زۆر سپاس سیروان لە سوڕانەوە بەڵێ کاک سیروان بەڵێ فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەت پێ دەکەم بەوە تەوەریک جوانە زۆر سپاس کاک سیروان فەرموو سەبارەت بە کۆبوونەوەکەی بەڕێز مام جەلال و کاک نەوشیروان هیوادارم بریتێمای هێنانەکەی دەستکەوتەکانی زیاتری گەلی کرد هیوادارم کۆبوونەوەکە شێوەندانێکی باش بەوەی هەبێ بۆم گەلی کرد منەوە بەژمەحالی خۆ بەکو سەرکردەیەکی بەتوانە و بە زیرەک و لێهاتیوی سوارڕوانی کۆبوونەوەکەی ڕێزدار مام جەلال و کاک نەوشیروان دەکەم بەڵێ هذا الصورة تاكو ستاري سليمانيش رجل احترام هي وجنابي مام جلال بخيرات نوي دكم يوادار مرسات وتوبيتن بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش سەلام لە سەی ساق کاک سەلام فەرموو کاکە گیانم کاتە باش هەموو کاتێکت با قوربانم سپاس سپاس فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس فەرموو بەرنامەیەکی زۆر جوانە سەرکەوتووە من دەستخۆشی لە هەردوو سەرکردەیەکەم بەڕێز کاک نەوشیروان رضی الله عنه و مام جەلال تاڵەبانی ئازیزەکەم ئەم ڕێکەوتنە ئیشەڵڵا ئومێدێکی باشیە بێ بۆ پاشە ڕۆژی میلەتەکەمان کاک نەوشیروان ئەگەر هیچی نەکرد بێ بۆ ئەم میلەتە ئازادیەکی شۆڕ کردوتەوە بۆ هەموو تاکێکی هەرێمی کوردستان بەڵێ کاک نەوشیروان سەروەت و سەرمایەیەکی گەورەیە بۆ میلەتەکەمان لەگەڵ ڕێزمە بەڵێ سپاس دیارە و دووە پەیوەندی بۆ بەڕێزان مژدە ساڵح ئەنووسێ شتێکی باشە هیوادارم هەردەم کۆرتی یەک بن پێویستە هەمومان دەستە ناو دەست بۆ بەرگری لە کوردستان هەروەها سوڕان خەیاڵیش ئەنووسێ کۆبوونەوە هیچ لە مەسەلەکان ناگۆڕێن من تا سەر ئێسقان ڕەشبینم بە هەموو سەرکردە سیاسەکان هەروەها سامان ساڵحیش ئەنووسێ خۆزگە لە جیاتی گفتوگوی سیاسی و بەشکردنی قەواری سیاسی بڕیارێکی بەسوودیان بۆ ئەم میلەتە دەرکردبایە هێژایان دناڤاوی بەرنامەیدا لە سەرجەڤینا چاوەڕێکریە تاڵەبانی و ناشیرە مستەفا یا دو کۆ دەیەتە ئەنجامدان کو بە 2009 هەیان هاوان سەرکردان یەکادونە دیت کە گەلێک جاران گرژی و ئاڵۆزی دناو بەراوان دەهەبوونە نەها بێگومانەوەکەوە های داری کرد بۆ چوونی جیاواز دناوا جادا کوردستانی هەبوون لەسەر vê civînê civîneke netîceyê çawa be çawana be bêguman sebeyê der encam dê derkevin bo rayegiştî berhal gelek spas bo hawên hêja ku heye niha temaşevanên gelek hêjayên bernameyên bibûn heya sebehî tewerekî germtir li vêrê li bernamê we bernamê mayekî xelî di xizmeta we de bîn şad û bextewar binê ver baş